خۆشەویستانم یەکێک لەو شتانەی کە لە کورسەکانی یادگا زۆر جار پیشانی تەلەبەکانم ئەیام ئەوە بوو کە ئێمە وشە لەگەڵ وشە چۆن بلکێنین بەیەکەوە. شاعیرێکمان هەیە سوهرابی سپەهری، یەکێکە لە شاعیرە زۆر بەناوبانگەکانی ئێران و وتەکانی لەسەر زمانی خەڵک بەردەوام بەکارێت. ئەم شاعیرە پیاوێکی هەزناسکی قوڵ کە شیعرەکانی بە تەڕ و تازەیی ماونەتەوە و زۆر کاریگەرە. یەکێک لە موهیمی ئەم شاعیرە ئەوەیە کە بە زمانێکی زۆر سادە باس لە ژیان ئەکا، باس لە عەشقەکە، باس لە جوانی ئەکا، باس لە هەستی ئینسانی ئەکا. ئەم شاعیرە شتی زۆر قوڵ ئەڵێ بەڵام بە زمانێکی سادە و سادەیی یەکێکە لە خەسڵەتە زۆر گرنگەکانی شیعرەکانی. ئەگەر تەماشای شیعرەکانی بکەی بۆ دەرەکەوێ کە ئەو وشانەی کە زۆر دوورن لە یەکەوە ئەم شاعیرە توانیوێتی بیان هێنێت و ئەو دیمەنە جوانە شیعریانە دروست بکات. ئێستاکە با بچین تەماشایەکی هەنێ لە شیعرەکانی بکەین. یەکێک لە شیعرەکانی بە ناوی سەدایە پایە ئاب، شعرێکی زۆر سەرنجڕاکێش. اینجا من هەنێکیتان بۆ خوێنمەوە، لە هەر شوێنێکەوە بیگری هەنێکی تەرجمە بکەی ئەزانی کە چۆن توانیوێتی وشەیەک لەو پەڕی دنیا ڕێک ئەڵی تەمرینی یادگەی پێکراوە. ئەها بەڕێزان تەمرینی یادگێمە چیەکەین؟ کۆمەڵی وشەی زۆر دوور لە یەک هێنین ئەڵێ ئازای لەبەریکە. جا ئەڵێ چی؟ ئەهلە کاشانە، خەڵکی کاشانم، ڕووزەگارم بەد نیست، ڕۆژگارم خراپ نییە، تکەنانی دارم لە تەنانێکم هەیە، خوردەهوشی وردە زیرەکیەک، سرە سوزەن زۆقی، بەقەت سرە تەرزیەک هەست ئیحساس، ئەوان زیاتر ئەڵێن زۆق. ماودەری داورم بهتر از برگ درەخت، دایکێکم هەیە باشترە لە گەڵای درەخت، دووستانی بهتر از آب ڕەوان، و هاوڕێیانێکم هەیە باشترن لە ئاوی سازگار، بە خودایی کە دەرئین نزدیکی است، وەخوایە کە هەر لەم نزیکانەیە. لەکوێ لای این شب بوها پای آن تاج بلند، روی آگاهی آب روی قانون گیاه. ئەها سیرکە ئاگایی ئاو قانونی گیا. باشە ئێستا زۆر جابەیەکی گەڵی ئەم کەلیماتان ئەڵێ ماسە خەیاڵم بۆ نایە، زۆر ئاسانە. قانون لەگەڵ گیا بۆچی؟ قانونی گیا. ئەڵێ چی؟ من مسلمانم، قیبلە ئەم یەک گوڵی سۆرخ، قیبلەی من گوڵێکی سوورە، جانەمازم چشمێ، مهرم نور. ئەڵێ ئەو شوێنەی کە بەرماڵەکەی من چییە؟ کانیاوە، و ئەو شوێنەی کە سەری لەسەر دانێم نورە. هەمووی معنای هەیە بەڵام شتێکی زۆر جوانە، یعنی شاکارێکی ئەدەبی زۆر بەخۆر. داشت جانەمازم چشمە و شوێنێک نوێژ لە یەکەم کانیاوە و مهرم نور ئەوەی کە سەری لەسەر دانێم نورە، و داشت سەجادەی من، هەموو دەشتەکە بۆ بە بەرماڵی من وزوو باڵتەبش پەنجەرەها میگیرە. من بەچی دەستنوێژەگرم؟ بە زرنگانە و تەقی پەنجەرەکان. در نمازم جریان دارد ماه، جریان دارد طیف، سنگ از پشت نمازم پیداست، همه ذرات نمازم متبلور شده است. من نمازم را وقتی میخوانم که اذانش را باد گفته باد سر گل دسته سرو. بە هەر بەم شێوازە بڕۆین ئێستا شتی چر ئەڵێ. بۆ نمونە زۆر بە سادەیی ئەهلێ کاشانە، مەڵە خەڵکی کاشانم، پیشە ئەم نەقاشی است، ئیشی من وێنە کێشانە. بە من یەکێک بۆ لە تابلۆ کێشە مویمەکانەوە. ماوەیەکی شووە بزانم لە زمانی شاک بۆ بە وەزیری هونەر، وەزیر ڕۆشنبیری.
گاهگاهی قفسی میسازم با رنگ میفروشم به شما تا به آواز شقایق که در آن زندانی است دل تنهاییتان تازه شود. چه خیالی، علم چه خیالت، چه خیالی. میدانم از آنم پرده ام بی جان است، پردکی من جانی تیانیه. خوب میدانم حوز نقاشی من بیماهی است، باش زانم او حوزی وێنەکەی من ماسی تیانیه، یعنی او حوزی من دروست میکردو لە وێنەکە ماسی تیانیه. هەمووی بەڕێزان هەمووی یەک پارچە خەیاڵە. ئەم شاکارە هونەری ئەم ئەدەبیەی ئەم پیاوە هەر ڕێک ئەڵێ کۆمەڵێک کەلیمەت پیاوە پێت وتووە وەرە ئەمانم بۆ بکێن. چۆن توانیوێتی ئەم خەیاڵانە بکات؟ طبعا ئەگەر کەسێک فارسی بزانێ ئەنجا لە بەقوەتی ئەم شعرەتی ئەگاشتی زۆر جوانی تایە